يا رب الله شان صاحبي مالنا وبي بوم رمضان باشا وقت عليهم وقالوا مالنا وبي کاک بەختیار ژیان بەخێر بێ باشی بە قوربان دیارە کاک بەختیار خاوەن پێداویستی تایبەتە کە پێشتر هاتووە بۆ نووسینگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین داوای ماتۆڕێکی لێمان کردووە کە بۆ هاتوچۆکردن بە کەرچی بێت دیارە ئێمەش بە پشتیوانی خوای گەورە پاشان خێرخوازان ئەو ماتۆڕە جوانەمان بۆ کاک بەختیار کڕیوە خوای گەورە پیرۆزی کالێت بێت تەمای خێر بۆ کاک بەختیار یا ڕەبی لەشتان ساوی و بەخشینی شڵات بەردەوام چی تێ بۆ خێرخوازان لە کاتێکە تۆ پێویستت بە ماتۆڕێکی ئاوا بۆ هاتوچۆکردن بۆ کاراسانی ژیانت ماڵە ناوا بێ بەخشین ماڵ فەقیری لەبیر نەکرۆ ماڵە ناوا بێ و لەشان ساوێ یا ڕەبی لەشانە ساوێ و بەردەوام بن ئینشاءڵڵا کات چەند دڵخۆشی بەم کڕینیە ماتۆڕە بۆت کە لەلایەن خێرخوازانە و بۆ دابین کراوە لەخوا بەزە دڵما خۆشە چوم ئەمە وەک سارەیەکە بۆ من ماڵی ئاوا بێ و ئینشەڵڵا ئەبەردەوامە کاک بەختیارجان هاتوو چۆی چی پێگەیە ماتۆڕە پێچیتە دەرەوە بۆ بازار بۆ مزگەوت وەڵای بەس بۆ ناو بازار و بۆ مزگەوت و ئینشاءڵڵا یعنی جێی خۆی ئەگرێ کاراسانی بۆ ژیان ناڵم وەک سارەیەک بۆ خۆم پاسی لێشانم پێ بووە بەس پاسکی لێشانەکەم تێک چوو بوو بە کەڵک نهات بڵێن جاوا بوو لە شوێنە پەکمەکەوت نەفەرێ پاڵمێنا ماڵیەوە بێتا مزگەوتیان شوێنێ خۆم ئابووە تا شانمەکردەوە ماڵێنەوە بێچە بۆ بەخشین ئایبی نییە دڵما خۆشە ئینشەڵڵا یا ڕەبی لە شان ساوێ و ماڵێنەوە بێ بۆ ئەم ڕەمەزانە باشە وەک سیارێ بووم خوا لێ ماڵێنەوە بێ ناشوی بەخوا لەبێ خۆشیمە هەر بە خۆمانە نەدیوە ئێوە نەبن ئەم فەقیر و هەژارە چی بکە ئێوە نەبن ئەم فەقیر و هەژارە چی بکە سەرچاخم خەڵک قوربانم یاخوا هەسەر کەوتوو بن یاخوا نمونەتان زیاکە ئێوە نەبن ئەم فەقیر و هەژارە چی بکە بەخوام خۆم دەزان ئەو لەسۆڵین خۆمە دەڕام ئەنجا کەم دەرامەدم ئەگەر موچەیەکی زیان بووە ئەمەم نەیەکرێت یاخوا هەسەر کەوتوو بن یاخوا نمونەتان زیاد بێ بۆ خاطر ئەو قورئانە کی بەخواوەتە ئاوزا بێتم هەر هەناسەسەم هەڕەش کێش و هەر داماو هەر لە ڕەنجبەریە بووی کێشە هەتا شوانی هەتا جێماڵی هەتا جێڕێژێتە ئەم کە ناس و کارگوزاری مەکتەبیش بووم بەخوا ئیسێ 900 زەدنام لای کابرای پێم نایە بماتەوە ناکە 900 زەدنانکە پێ بیامە ئەما لەبری یەخنی برینەکەم ئەو قەزانەیە بوو ئیسێ 2 ملیۆن دینار قەزان لەسەر جنهانی ئەو کوڕمە ئەلە بەخوا مانگانەی خۆت چەندە بەستێ 300,000 350 زەمان هەیە سەعات چواری شەو دەرەچی ئەتە ئەم بەیانە نەبێت تۆسقاڵە زوو هاتمێنێتە دەرەوە ئەتە تا سەعات چوارەڵم بۆ دەی بەیانی بۆ 11 ئەتە ئەو وەختێ تەواو ئەوە ژیانەکەش ئەمە لەگەڵ ساوی خۆڵاو ژیانمان ناشکووەخانە بێ ئەوە ناخۆشە ئەو قڕەشم بەخوا پێرا دەکەن لەگەڵ ساری خۆڵا بوو
ئاکاکە ئالیان ئەو پەنجەیە بە حاڵ پێوەی مابوو بەخوا ئەویش قەز و قۆڵەی دنیام بۆ کە هەتاکن لەم هێش پەنجەکەی لێخن هەتا عەمەلیاتیان کوڕێکی گەنجی ئاوا جوان ڕەفیقەوە تا لەناو ژیانی خۆشە ئەمیژە تا لەگەڵ سادەی خۆڵە ئەوە ژیانەکەمان ئەو خۆشیەکەمانەوە ناشکوی بەخوا نەبێ خۆشیمە هەر بە خۆمانە نەدێ کاستجان دەستگای بەخشین ئەو هاوکاری بۆ هێناوی یاخوا نمونەتان زیاکە خوا لێتان بە زیاکە یاخوا سەرکەوتوو بن بۆ خاتی قورئانە یاخوا خێرخوازان هەموو شتێکیان قبول بێت لەم مانگە ڕەمەزانە ئاوا چاویان وا لە فەقیر و هەژار و داماوە بۆ خاتی قورئانە زەکات و ڕۆژوو هەموو شتێکیان خوای گیان لیان قبول بکەیت دەستی دەستگای بەخشینش خۆش بێ بۆ خاتی قورئانە خوا حافیزتانە خوا حافیزتان بە قورئان خوا حافیزتان بێشن